قوتابی و خیندکارین هفده کلیجین زانکویا دهوک داوی بقوناغین خاندنا زانکوی این او دنهادا باورنامه این درچون پیدهینه دان او جبلی کیف خوشیا خود دوی روژه دا دخازن کو بکارن دواره بسپوریا خود دا داهینان بکن و به اخنت خزمت دا وزارت آراسته زانکوی دهوکو سرجەم مامۆستا بەڕێزەکان و وانەبێژان و فەرمانبەرانی ئەو زانکۆیە دەکەین کە بە بەرپرسیارەتیەوە هەوڵیان داوە بۆ دابینکردن و دەستەبەرکردنی پێداویستیەکانی خوێندن و پێگەیاندنی ئەم پۆلە ئازیزە لە دەرچوار. سەرمایە ئەم بخۆ شۆلکەین ئەم بخۆ تشتێک نی دروستکەین ئەم بخۆ تشتێک نی بین یعنی تشت هەمی حاضر ناهێنج دەرەوە دەبێت ئەم داهێنانە بکەین شادیت خۆ شادێک ژی یعنی شادیت مە نەکێ من ئەڤ ینی تەعبەک بوو تشتێک مەزم بوو مەکری. هەند کەس و کارên قوتابی و خیندکارên دەرچووی jî gila yaweyekê kir ku hikûmet weke pêwîst mifayî ji van bawernama nawergirît û xastin ku delîvên damezrandinê û karî bû bihêne dabînkirin. واقعekê Herêma Kurdistanê em dan vê rastî dabînin ku ew îş وەکو پێویست ئەستیفادە سود ئەلخوێنکاران قوتابیان ناوێتە وەرگرتن پشتی ئەرک و ماندبوون و زەحمەتێکا زۆر دەرێژاییە پرۆسا خوێندنێ و ئاخیر لەحەزاتێت ئەخیریش دەما تەخەرج بوون لێ بەداخەوە حکوومەت هەرێما کوردستانê neşa ئەستیفادەی van قوتابیانە van خوێندکارانە وەربگریت. داخواز حکومەتê منێڤگۆی قەیرانە گوبەر دامەزاران بان تەعین کرد بان gelek baş bî ئەمە دەخوازم ئەڤەیە. Digera 21 ya qutabî û xîndkarên derçûyên zankuya dihûkê bawername bi 3511 xîndkaran hate dan ji wan 1632 kiç û 1879 kur sînda derçûnê jî ji balwan ve hate xandin. Piştî çendîn salên zehmet û mandîbûnê evan qutabî û xîndkaran bawernamên xwe wergirtin. Lêt nihada xemawan ew e ku ew mifayî li evê bawernamê werbigirin çil kertê taybet çi cil kertê giştî. Dilşad Hîmû, NRT Duhok.